يا والبوكر ودقال مناو بردي بخلعان ما صلينا يا اخويا بوكرو برارو خوب كل ناسو بەتایبەتی لە هەور سعاتی 2:30 بۆ 3 بوو بەڕاستی ماشەڵڵا بارانێک و لێزمێکی زۆر بەقوت بوو ئێمە دەرەوزیانێکی وامان بەرکەوتووە مۆلی دەکەمانە ئەو بری باید نزگەی 2.5 میلیۆن زەرەر زیانی ناو مەخزنەکەشمان نزگەی بە 2 میلیۆن بەکۆی گشتی 4 میلیۆن بێت و دوایەوەش ماشەڵڵا پردەکەمان زۆر گەورەیە ئەگەر بێ و تەسویریکەن ئێمە چەند جارە داوامان کردووە لە جەماعەتی چارەوانی ڕاپەڕین لە قوڵەڕیسی سومانە یارمەتیمان بن ئەم چەمەمان بۆ پاکردنەوە بیکەن زێراوێکی سنووقی گەورە هەروە گەوانی هەموو سلێمانی بۆ بەرامێکی هاوینان زۆری هەیە و دوایەوەش ئێستا ڤیدۆم پێەیە توانم پێتان پیشاندەم کە چۆن چ لافاوێکە بە چ شێوەیەک ئەم ئاوا هات و چ زەرەر و زیانێکی گەیاندووە بە من ئاوێکی زۆرە جا من داوا کارم لە شارەوانی لە تیمەکان بێن یارمەتیم بن بەڕاستی ئەو جەرزەمیە من ناتوانم بە تەنەگەیەک و بە 2 مەشین و بە 2 ماتۆڕ ئەو بەتاڵکەم ئاوێکی زۆری تایە خواردەمەنێکی زۆری تایە کۆکاکەی تو چی تایە؟ کۆکاکەی من بریتە لە ئەنێ خواردەمەنی درینگ و ساردەمەنی شتیوە بتڵی خاز و ئەشیای مەشینە و کەرەسەی ناو دوکانەکەم شتەکانە سەرجەمی تەڕ بوون یانێ سەرش هەر ناوێت دەرنەکردووە؟ نا وەڵڵا ناتوانم نە هیچ تیمەکانی فەو 15 هاتن تیان ئێمە ناتوانین چی بۆ بکەین بە ماتۆڕ ئێمە ناتوانێتەوە بەتاڵ بکەین نژ تا چاوەڕێ قاپی خوا و بەیانیم کەسێ بتوانێت یارمەتیم بات ئینشەڵڵا بەتاڵی کەم